بەرەبەیانی ڕۆژی 12 مانگە لە کاتێکدا کە تیمی کورسات نیوز لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان و ژمارەیەکی تر لە پەرلەمانتاران بەڕێوە بوون بۆ شاری هەولێر تا لەگەڵ گەیشتنیان ئەرکی پیشەی خۆیان لە ڕووماڵکردنی زانیاریەکانی ناودانیشتنی پەرلەمان ڕووماڵ بکەن. بەڵام لە بازگەی پشکنینی پردێ ژمارەیەکی زۆر لە هێزی چەکدار ڕێگە لە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران دەگرن و دەیانگێڕنەوە بۆ شاری سلێمانی. تیمە ڕۆژنامەوانیەکەی کورسات نیوزیش کە لەگەڵیاندا بوو ئەوانیش بێبەش نابن لەو ڕێگریە و نەک ڕێگەیان نادەن دەرباز بن بۆ هەولێر. بەڵکو و سەرباری ڕێگریەکە ئەو چەکدارانە دەست دەگرن بەسەر کامێرا و تەلەفۆن و کەلوپەلەکانیاندا و تەقەش بەسەریاندا دەکەن و زیانی مادیش بەر ئۆتۆمبیلەکەیان دەکەوێت. کە گەشتنەوەی ئەمە هەر لە دوورەوە هەستمان بە شتێکی نامۆ ئەکرد لەوەی کە ژمارێکی زۆر چەکدارێکی زۆر لەوێ ئامادە بوون چەکدارێکی زیاد لە حەد لە بەردەم بازگەکە بڵاویان پێکرا بوو شتێکی زۆر ناتەبعیانی هەستێ ئەکرد ئەمە شتێکی ناسروشتی لەم لێرەدا ڕوئایە. ڕۆشتین ئێمە دوا ئۆتۆمبیل بوو لە ئۆتۆمبیلەکانی سەرۆکی پەرلەمان کە گەیشتنەوەی ئۆتۆمبیلەکانی سەرۆکی پەرلەمانیان ڕێگەدا بڕۆن بەڵام ئێمە کە گەیشتنی لەگەڵ پێچکردنەوەی بوون نزیکی 20 چەکدار زیاتر بوو هەمویان میلی سیلاحەکانی ناو هاتنە سەر ئۆتۆمبیلەکەمان وەکو ئەو وابێ کە تیرۆریستیان یا کەسێکی شتێکی زۆر نامەمان کردو بێ ئەوەی هیچ قسەیە بکەن بڵێن ئاخۆ کورسات نیوز یا بۆچی ڕێگریمانەکەن هاتن یەکسەر پەلاماری کامێرەکەیاندا کامێرەکان لێشکاندین کامێرەکان شکان کە کامێرێکی نازانم بڵێم هیچ کە زیانێکی بۆ ئێمە تەنها وەکو ڕۆژنامە نووسێ وەکو ئەرکی میدیای خۆمان ڕۆشتن بێ زیان بە هیچ کەسە بگەین. لە دوای ئەوە کە ڕۆشتین بێجگەلەوەی کە تەقەیان بەسەرا کردین ئەوە ئۆتۆمبیلەکەمان کە جامەکە بۆی تەقەکردنی ئەوانەوە شکاوە سیلاحەکەی ڕوتێکردن وتی ئەبێ مۆبایلەکانمان بنن مۆبایلەکانەی خۆتان زەرەکەی. لەگەڵ تیمی ڕەتڵی سیارەکانی بەڕێز سەرۆکی پەرلەمانە بووین بۆ ئیشی ڕۆژنامەوانی خۆمان ڕۆشتە بووین تا ڕێگەی کەرکووک و ئانە دەرچووی نیش کێشەمان نەبوو گەیشتنە بازگەی ئەو بازگەی کە داخڵی هەولێرە بێت هێزێکی زۆر هێنرا بوو لەم لەولای سەیتەرەکەەوە وەستێنرا بوو هەمووی لۆگۆی پارتی و ئالامی پارتی پێوە بوو زۆر تووڕە بوون زۆر مۆن بەس زانیان کە کورسات نیوزین و کەناڵی کورساتین خێرا بە میلی تفەنگیان لێ هێناینەوە 20 چەکدار بە ئەو شوشەیان شکان بە فیشک لەگەڵەوە تەقەیان بەسەرا کردین کامێرەکەیان لێ وەرگرتین بردیان بە 10 نەفەرەوە بەلەخەکەوتنە سەری 1000 پارچەیان کرد. بەبێ ئەوەی هیچ غەڵەتێ بکەین ئێمە سڵاو ماندوو نەبوونمان لێکردن بە ڕفتارێکی زۆر ناشرین لەگەڵ ئێمە یا جوڵانەوە هەتا سارەکانیان شکاندین قسەی غەڵەتیان پێوتین تفیان لێکردین قسەیان بە گۆڕان و بە یەکێتی و دار و بەردوێت ینی ئێمە هیچ غەڵەتێکمان نەکرد داوای مۆبایلیان لێکردین قۆناغەت فەنگی یا بەشانما بۆکسی یا بەمەما. ڕێگری لە تیمی ڕۆژنامەوانی کورسات نیوز لەلایەن پارتیەوە نیگەرانی سەرۆکایەتی پەرلەمانی لێکەوتەوە و سەرۆکی پەرلەمان بە توندی ئیدانەی پەلاماردانی تیمەکەی کردو بۆ ئەو مەبەستەش لەگەڵ ئەو تیمەی کورسات نیوز کۆ بووە و وێڕای نیگەرانی دەربڕین لەو بارەیەوە دەستخۆشی لە کارمەندانی دەستگای میدیایی کورسات کرد کە بە شێوەیەکی پیشەیانە بارکی خۆیان هەستاون. دڵنیاییشی با وڵاتیانی هەرێمی کوردستاندا کە دوجار لە ڕێگەی پەرلەمانەوە کێشە و قەیرانەکان چارەسەر دەکەن. تەمان من زۆر سوپاسی ئەم تیمە بە ڕێزەی کورساتەکەم کە یاوەریان کردین ئەمڕۆ لە چوونمان لە هەوڵدانمان بۆ چوون بۆ پایتەختی هەرێمی کوردستان بەڕاستی کارێکی نەشیا و ئەنجام درا بەرامبەر بە پەیامنێرەکانی کورسات نیوز و پێویستەکات بازگە ئەمنیەکان بە شێوەیەکی مەدەنیانە مامەڵە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندن بکەن بەداخەوە لە هەرێمی کوردستان میدیاکاران زۆرجار ڕوبەڕووی هەڕەشە ڕوبەڕووی کێشە کامێرە شکاندن تەنانەت دەستگیرکردن بنەوە کە ئەمە پێویستەکات لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێ. ئەمڕۆ من نیگەرانم بەڕاستی ئەوەی کە ڕوویە نیگەرانێکی سیاسی گەورەیە بەڵام لە ڕووی ویژدانیەوە ئەومەی کە بەرامبەر بە کورسات کرا بۆ من جێگای نیگەرانێکی قوڵ بوو چونکە ئەم بەڕێزانە لەگەڵ ئێمە بوون و دوایش کە زانیمان ئەوان بەجێماون ئەم برادرانە خوا نەزانن هەوڵماندا کە کێشەکە چارەسەر بکەین و دڵنیابن کە ئێوە هەر سەرکەوتووە بن چونکە ئێوەتانەوە بە شێوەیەکی پیشەیانە کارەکانی خۆتان بکەن. ئێمە لە هەموو شوێنێکی هەرێمی کوردستان توانین کار و چالاکیەکانی خۆمان ڕاپەڕێنین وەکو پەرلەمانی کوردستان بۆیە لە کار و چالاکی ناوەستین. دەستان خۆش بێ. تیمە ڕۆژنامەوانیەکەی کورسات نیوز لە پەیامنێر ئارام عەبدوڵڵا و ئاسوعەلی وێنەگر و ئومێد مەدحەتی شۆفێر پێگاتە بوو. سەرباری ڕێگری لێکردنیشان لەلایەن چەکدارانی پارتیەوە سوکایەتیشان پێکراوە و بەڵگەی سەلمێنراویش لەو ڕۆوە لە بەردەستدایە. دلێر کەمال کورسات نیوز سلێمانی.